ئەم کاتتان باش هاوڕێیان هەروەکو لە هەواڵەکاندا بیستوتان ویانیش بینیوتانە پێم وایە پەکەکە ئەمڕۆکە هەنگاوێکی دیکەینە کە دوێنێ و پێرێ لە ڕاگەیاندنەکانی خۆشیاندا ئیتر باسییان لەو هەنگاوە کرد کە هەنگاوێکی نوێ دەنرێ ئەمڕۆ یەکشەممە ئیتر بە سەرکردایەتی سەبری ئۆک و سەرفەرمانداری یاژاستار ڕێژین دێرسم کۆبوونەوەیەکی چاپەمەنی ئەنجامدرا لە قەندیل و لەوێدا بەشێک لە دام و دەستگاکانی عەرەبی و کوردی ئامادەبوون دام و دەستگا مێدیاییەکانی تورکیم بەخۆم کەم بینین و ویانیش نەمبینین ئیتر ئەمەشیان جێگای پرسیار بوو و بە کورتی لەو کۆبوونەوەیەدا ئیتر ڕاگەیەنرا کە هێزەکانمان لە تورکیا دەکشێنینەوە و بەشێک لەو هێزانە ئێستا کشاونەتەوە ئێستاکە لە هەرێمی پاراستنی مێدیان بە دەستەواژەی ئەوان یعنی هەلێ هەرێمی پاراستنی مێدیا ئەو ناوچانی کوردستانی عراق دەگرێتەوە کە لە ژێردەستی هێزەکانی پاراستنی گەل هەپە گەدانە و بارەگاکانی پەکەکە لەوێن و بەشێک لەمانەش بەشداریان لەو کۆبوونەوە چاپەمەنیە کردووە پاشان دێمە سەری هێزەکانمان لە تورکیا دەکشێنەوە چواتایەکی هەیە و لەو کۆبوونەوە چاپەمەنیەدا سەبری ئۆک و ڕێژین دێرسم هەم بە کوردی هەم بە تورکی سەرجەم ئەو قۆناغانەی ماوەی ساڵێکیان بەبیر بینەران و بەبیر دەوڵەتی تورکیا هێنایەوە کە هەنگاوەکان لە چوارچێوەیەک نراون بەگشتی باس لە سێ هەنگاو کرا هەنگاوی هەڵوەشانەوەی پەکەکە لەلایەن عەبدوڵڵا ئۆجەلانەوە و هەنگاوی سووتاندنی بەشێک لە چەکەکان و نیازپاکی دەربڕین بۆ وازهێنان لە خەباتی چەکداری و ئێستاکەش باس لە هەنگاوێک دەکرێت کە گەریلاکان لە تورکیا وایانش لە باکوور دەکشێنەوە ئەمە لە چ کاتێک ڕوودەدا ئەمە زۆر گرنگە تێبگەین یعنی ئەو کاتێک ئەو کۆبوونەوە چاپەمەنیە لێ ڕوەدا کۆمیسیۆنێک هەیە یعنی ئەو هەنگاوی کە تورکیا ناویەتی هەتاوەکو ئێستا بەتەنیا کۆمیسیۆنێک هەیە ئەو کۆمیسیۆنە ئەگەر چی هەندێک کەس ویانیش زۆربەی زۆری لایەنەکانی دەرەوە تەنانەت لەناو دەم پارتیش لی ناڕازین بەڵام کۆمیسیۆنێک هەیە جارۆ بەردادەنیشی قسە دەکەن ئەمە و چاوەڕێ دەکرێت لە ڕۆژانی ئایندەدا ئەو کۆمیسیۆنە کۆبوونەوەی خۆی ساز بکاتەوە و لەو کۆبوونەوەیەدا وەزیری داد و وەزیری دەرەوە هاکان فیدان تێدا بەشداری دەکەن پاشان ئیتر ئیبراهیم کاڵن بەشداری لە کۆبوونەوەکەی کۆمیسیۆنی پەرلەمان دەکا ئیبراهیم کاڵن خۆتان دەزانن سەرۆکی ئێستای میتە و لەوێدا زانیاری ئاڵوگۆڕ دەکات لەگەڵ کۆمیسیۆنەکە و دوای ئەوەش کۆمیسیۆنەکە بڕیار ئەدا بچێتە ئیمرالی لەگەڵ ڕێزار ئۆجەلان کۆب بێتەوە یان نا ئەمەیان دوایی دەبین جارێ دیار نییە و هەروەها چاوەڕێ دەکرێت دوای 2 ڕۆژی دیکە و وابزانم 28 ئەو مانگەیە شاندی ئیمرالی لەگەڵ ئەردۆغان کۆبنەوە و ئەمانە هەمویان لە کاتێکدا ڕوئەدەن کە نابێ لە بیرمان بچی کە تورکیا لە ناو دووڕیانێکدایە ئیتر دووڕیانەکەش دیکتاتۆریەت و ئەوتۆریتەرە یانیش دیموکراسیە ئیتر مەسەلەی کورد و یانیش مەسەلەی چارەسەرکردنی کێشەی کورد لە ناو ئەو دووڕیانەدا هەتا وەکو ئێستا بەڕێوە دەچێت یعنی لەلایەک دەوڵەت ڕۆژانە لە دژی ئۆپۆزیسیۆنە تورکیا یەکان با بڵێم بۆەوەی زیاتر ئێوە تێبگەن ئیتر چەکوچێکی لە دەستگرتووە و لەسەری هەمویان ئەدا ئێستا گەورەترین دوژمنی تورکیا عەبدوڵڵا ئۆجەلانیە دوڕان کاڵقان و موراد قەرەیلان و جەمیل بایەکنین باهۆز ئەردال نییە باڵکو ئیکرەم ئیمامۆغڵووە کە تەنانەت تۆمەتی جاسووسیشیان ئێستاکە خستی دەپاڵ بەتەنیا ئیکرەم ئیمامۆغڵوش نییە بەڵکو ئەو ڕۆژنامە نووسانن وەکو مدیری تەلەڤیزیۆنی تەلەبیر کە ئێستاکە ئەویش دەستگیر کراوە بۆ جاری دووەمینە جاری یەکەم لەسەر ئەوە بوو کە قسەیەکی کرد کاتی خۆی وتی عەبدوڵڵا ئۆجەلان لە زینداندا ئەوەندەی کتاب
خوێندۆتەوە خەریکە دەبیتە فەیلسوف و لە هەمان کاتدا دەوڵەتی تورکیای ڕەخ نەکرد گوتی ئێوە توانن ئەو جەران سزا بدەن بەڵام هەموو سزایەک قانونی خۆیە هیچ سزایەک نەبووە 3 ساڵ کەسێک لە زیندان بێ و هیچ کەس نەیبینی ئەمە 2 ساڵ بەر لە ئێستا بوو ئەو کاتەش دەستگیریان کرد ئێستاکەش مەردان یا نارداغ هەمان کەس کە مدیری تەلەڤیزیۆنی تەلەبیرە لە زیندانی تورکیادایە و ئەویش تەنانەت تۆمەتی جاسووسیان خستۆتە پاڵ ئیتر یعنی تورکیا لەناو خۆیدا خەریکی دیکتاتۆریەکی زۆر زۆر گەورەیە و بە کوردەکان دەڵێن ئەم هەوڵانەی ئێمە ئەوە هەنگاوانەی ئێمە لە تورکیادا دژ بە ئۆپۆزیسیۆن و دژ بە ڕاگەیاندن هیچ پەیوەندی بە ئێوە نییە و لە دژی ئێوە نییە کەواتە ئیتر بە ئێمە ئاڵێن ڕێگا بدەن ئێمە لەناو تورکیایەکی دیکتاتۆری و ئەوتۆریتەردا کێشەکانی کورد چارەسەر بکەین هەموو مەسەرەکە ئەمەیە بەڵام ئەمە دەچێتە سەریان ناچێتە سەر یعنی داوا لە کوردەکان دەکەن ناچاریان دەکەن کە بەو مەرجە ڕازی بن کوردەکانیش بەشی زۆریان ئەمانەی تۆزای عەقڵیان پێ دەشکێ ئەڵێن لەناو هەڵومەرجێکی دیکتاتۆریدا نایاساییدا ئەگەر هەندێک مافیشمان پێ بدەن ئەمە ئەو مافانە ئیتر هەم حەقانی هەم لایەنی حەقانیەت هەم لایەنی یاسایی هەم لایەنی استراتیژی دووربینی و لایەنی لۆژیکی نییە یعنی چۆن ئەکرێ ئەتۆ هەندێک ماف بم بدەی بەڵام ئەتۆ ئاشتی لە هەموو ئاشتی لەگەڵ خۆتدا نەکەی چۆن ئەکرێ تۆ ماف بە من بدەی بەڵام دیموکراسیەت نەبێ یاسا نەبێ دام و دەستگە و دامەزراوەیی نەبێ و هەر کاتێک ویست کەسێک بگری و بیکێ جاسووس و بکێ ئیتر لە ڕێ لا دەرو بە ئارەزوی خۆت بیکێ دز و بیکێ گەندەڵ کە ئێمە دەزانین منبعی گەندەڵی و دزی لەناو ئەو حیزبانەدای کە ئێستا لەناو دەسەڵات دەنیانی ئاک پارتی و مەهەپە منبعی ئەو دزیانن هاو کات شتێکی دیکە هەیە کە لەو ڕۆژانەدا ئێمە دەیبینی ئێستاکە یەک مەسەلەی سووریایە لە سووریادا تورکیا زۆر زۆر قەلەقە یعنی لە بەرامبەر ئیسرائیل لەناو ترسێکی زۆر زۆر گەورەدایە هەر لە بۆ هەندێش ئیتر پێم وایە تورکیا ئیتر نەسیحەتی ئەحمەد شەرعی کرد بۆی بچێتە لای رووسیا بە هەر شێوەیەک بێ لەگەڵ رووسیا ئاشت بێتەوە و رووسیا بێنێتەوە ناو سووریا چونکە ئەگەر رووسیا نەوێتەوە ناو سووریا بە هیچ شێوەیەک ئیسرائیل ڕازی نابێ چەکی تورکی سەربازی تورکی و بە تایبەتی تورکیا هەوڵ بدە دەوڵەتی سووریا سەر لە نوێ بنیاد بنێتەوە و لایەنە سەربازیەکەی بەخۆی ئەندازیارەتی بکات لە لایەنە سەربازیەکەی یعنی مەبەستم ئەوەیە ڕێگانادا سوپایەکی پتەوی گەورەی کە هێزی بەرگری ئاسمانی هەبێ هێزی ئاسمانی هەبێ و تۆپی دوراوێژی هەبێ موشکی هەبێ لە ناو سووریادا ڕێگا بە سووریایە نادا لە بۆ هەندێش ئیتر نەسیحەت و شیرەتیان لە ئەحمەد شەرع کرد بۆەوەی بچێتە رووسیا لەگەڵ رووسیا کۆب بێتەوە و رووسیا بێنێتەوە ناو سووریا بەڵکو لە ڕێگەی رووسیاوە بتوانن لە بەرامبەر ئیسرائیلدا هاوسەنگیەک دروستکەن چونکە دەوڵەتی تورکیا ئەزمموی ئەوەی هەیە لە ناو سووریادا ئەگەر لایەنەکان زۆر بن لە بۆ تورکیا باشترە تورکیا دەبێتە بەشێک لەوانە یعنی لە سەردەمی قۆناغەکانی ئەستانادا تورکیا بەشێک بوو لەگەڵ ئێران لەگەڵ رووسیا هەر لە بۆ هەندێک بەردەوام کۆ دەبوونەوە وانە ئێستا کە ئەستانان نەماوە یعنی رووسیا بێکاری گەربووە لە دەرەوەیە ئێران 100% بووە و ئیسرائیل باڵا دەست بووە ئەمریکا ویانیش تورکیا لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلدا بەتەنیا هیچی پێناکرێت دەیهەوێ شەریکی دیکە لەناو سووریادا هەبن بۆ ئەوەی بتوانێ ئەویش تێیدا جێگا بگرێ ئەویش بەتەنیا رووسایە کە وڵاتێکی لە ڕووی سەربازیەوە پێشکەوتووە و دوو بنکەی دەریایی و بنکەی ئاسمانی هەیە لە ناو سووریادا و لەسەر عەلەویەکاندا تا ڕادێک پەیوەندی هەیە لەگەڵ عەلەویەکان و لە هەمان کاتدا ژێرخان و بنخانی سووریا نزیکەی 56 ساڵە رووسیا بنیادی ناوە هەموو سیستەمەکەی سیستەمی رووسیا تەنانەت سیستەمی خوێندنیشی سیستەمێکی رووسیا لە بۆ هەندێ ئیتر رووسیا ئەتوانێت لەمەدا هەنگاوی گەورە بنێ لە هەمان کاتدا
کێشەی تورکیا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ناتۆ ئەمەیە بۆیە فڕۆکەی F-35 و فڕۆکەی پێشکەوتی پێنادەن لەبەر ئەوەی چەکی S-400 کڕیەوەنیە ئەو S-400 لە ئایندەدا ڕەنگ بێ بداتە ئەحمە شەرع و سووریا بۆ ئەوەی لە سووریادا بەجیان بکەم ئەم پێم وانە ئیسرائیل ئەمە بە هیچ شێوەیە قبول بکە یعنی بە هەر هەنگاوێکی بەو شێوەیە ئیسرائیل لی ئەدە تەنانەت ئەگەر رووسیاش بێ بەڕاستی زۆر زەحمەتە ئەگەر رووسیاش لە مەودووە ئەم چەکانە لەوێ دابنێ زۆر زەحمەتە ئیسرائیل ئەمە قبول بکەوە ئەمە کێشەیەکی زۆر گەورە و قەیرانێکی زۆر گەورەی جیهانی دیکە دروست دەکات لە هەمان کاتدا شتێکی زۆر گرنگ لە ئارادای لە دەرەوەی سووریادا ئیتر ئەردۆغان لە قوبرس شکا ینی خەتی ئەردۆغان لە قوبرس بە تەواوەتی شکا ئەو خەتەی کە چەندین ساڵە لایەنێکی نزیک خۆی لەسەر دەسەڵات دەهێڵێتەوە بە مەرجێک ئەو قوبرسە بکاتە زبڵدانی تورکیا یعنی هەرچی دزی و مافیا و سەرسەریتی و بێقانونی هەیە لەوێ بدە مەسەڵەن تەماشاکە هەموو مافیاکانی تورکیا لە قوبرس لە ڕێگەی قوبرسەوە کاری مافیایی دەکەن پارەکانیان لەوەیە خەزینەکانیان لەوەیە ئەگەر تورکیا بیهەوێ کەسێک بکوژێ لەناو تورکیادا نەتوانێت بیکوژێ دەیبەن لە قوبرس دەیکوژن لە قوبرس زیندانی نهێنیان هەبوو پێش ئێستا و هەرچی گوتم کە ئەو ترافیک و هاتوچۆی مادە بێهۆشکەرەکان لە بەرازیلەوە لە ئەرجەنتینەوە بۆ تورکیا لەوێشەوە بۆ ئەوروپا و بۆ ئاسیا هەموو لە قوبرس ئەنجام دەدرێت بەڵام لەسەر حسابی ئەو خەڵکە داماوەی قوبرس ئەو تورکە داماوانەی قوبرس کە بە تەواوەتی برسی بوونە بێکار بوونە و هیچ ستاتویەکیان نییە نە ئەوروپا دانیان پێدا دەنێ نە جیهان دانیان پێدا دەنێ تەنانەت دەوڵەتێکی هەری نزیکی تورکیا وەکو ئەزەربایجان دان بە قوبرسدا نانێ و ئەمە وای کرد ئەو خەڵکە هەژارە هەمووی ناچار ببێ و لە دواییدا حیزبی سیکولار حیزبی لایک حیزبی ئەلمانی سۆسیال دیموکراتی لە ڕاستیدا نزیکی جەهەپە لە قوبرس بردیەوە لە هەڵبژاردنەکە کە ئەمان داوای چارەسەری دەکەن لەگەڵ قوبرسی باکووردا و نزیکی خەتی یەکێتی ئەوروپا نزیکی خەتی ئەمریکاشن و ئەمە بمانەوە نەمانەوەی تورکیا لە چەند بوارێکەوە دەخاتە ناو ئاستەنگیەوە ئاستەنگیەکانی شێک لەوەدانە قوبرسی باکوور ئێستاکە گۆڕەپانێکی سەربازی بریتانیا و فەڕەنسا و ئیسرائیلدا و ئیسرائیل لەوێدا ئیتر سیستەمی بەرگری ئاسمانی گەورەی داناوە و ئەو موشەکانەی کە لە دەرەوە لە بۆ ئیسرائیل دەچن بەشێکیان لەوێ تاقیب دەکرێن تەنانەت بە تایبەتی لە بەرامبەر حیزبوڵڵادا پێشتر ئەو سیستەمیان زۆر تاقی کردەوە سەرکەوتوش بوو لە بەرامبەر ئێراندا کەمتر سەرکەوتوو بوو بە تایبەتیش کاتێک ئێران ئەو موشەکە پێشکەوتوانە کە زۆر بە خێرە یەکیان زۆر گەورەیە لە بەرامبەر ئەوانە ڕەنگ بێ ڕۆڵێکی زۆر گەورە نەبینێ بەڵام لە بەرامبەر حیزبوڵڵادا و لە مەسەلەی جاسوسیدا دەورێکی زۆر گەورە دەبینێ قوبرس و ئەمەش تەحەدایەکی زۆر گەورەیە کە تووشی تورکیا دەبێتەوە ئیتر ئەمانە هەمویان لەو کاتەدا ڕوویاندا کە ئەمڕۆکە پەکەکە ئەو هەنگاوە دەنێ سەرنجڕاکێش بۆ ئەمڕۆکە بەر لە لێدوانەکەی پەکەکە بێک سەعات بەر لە لێدوانەکەی پەکە بە 1 ساعت گوتەبێژی ئاک پارتی عومەر چەلیک لە ئاکاونتی ئێکسدا یعنی تویتری پێشودا لێدوانێکی ئیجابیدا و لە لێدوانەکەدا لە ڕاستیدا هەمان ئەو قسانەی کرد کە سەبری ئۆک لەگەڵ ڕێژین دێرسم لە کۆبوونەوە چاپەمەنیەکەدا باسیێن کرد یعنی لە ژێرەوە بەردەوام پەیوەندیەکەیە بەردەوام قۆناغەکە بەڕێوە دەچێ و هەردووچیان باس لەوە دەکەن لە پێناوی ڕێگرتن لە بەلاڕێدابردن ڕێگرتن لە پرۆڤۆکاسیۆن یعنی لە جێرە شێوێنی ئەم کارە ئەنجام دراوە ئەویش ئەوەیە گەریلاکان لە تورکیا دەکشێنەوە یان وانیش لە باکوور دەکشێنەوە من 2 ڕۆژ بەر لە ئێستا ئیتر لایفێکم لەسەر ئەوە ساز کرد یعنی بە پێی زانیاریەکانی من لە ماوەی ئەم ساڵەدا لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا گەریلا لە باکوور نەمابوو ڕەنگ بێ هەندێک کەس هەبن
چەچیان دانابێت لە دێهاتێک خۆیان شار بێتەوە یان لە ناو شارێک خۆیان شەر بێتەوە بەڵام لە شاخەکاندا گەریلاکان بارەگایان هەبێ و بچن و بێن و چالاکی بکەن و ئەم جۆرە شتانە نەبوو لەو ماوە ساڵەیدا چۆن بوو گەریلا پەڕینەوە باکوور یعنی ئەمە ئایا ئەمە بوو کە پەکێکە نای هەوێ هەموو هێلکەکانی بەیەک جار فڕێبداتە ناو سەبەتەیەک لە بۆ هەندێک گەریلای لە قۆناغی ئاشتیدا لە قۆناغی چارەسەریدا بڵێن ناردنە باکوور و ئێستاکە ئەم گەریلایەنە دەکشێنێتەوە وەکو هەنگاوێک نیشانی دەدا لە بەرامبەر تورکیا بەوەی تورکیا هەنگاو بنێ و ناچاری بکە لە بواری یاساییدا قۆناغێکی دیکە بنێ من پێم وابێ زیاتر ئەمەیە یعنی ئەم ئامانج لە کۆبوونەوەی ئێستای پەکێکەدا ئەوەیە زمینە سازی ساز بکە زمینە سازیەکی یاسایی ساز بکە بۆ گەڕانەوەی بەشێک لە گەریلاکان بەشێک لە ئەندامەکانی بۆ ئەوەی بتوانن لە بواری یاساییدا گەڕەنتییان هەبێ لە تورکیادا لە ژێر پارادیگمێکی جیاوازتر لە پەکەکە مۆدلێکی جیاوازتر لە پەکەکە عقلیەتێکی جیاوازتر لە پەکەکەدا بتوانن کاری سیاسی و یاسایی و دیموکراتی خۆیان ئەنجام بدەن لە بۆ هەندێ ئیتر ئەمن لێرەدا کە ئەو لای فەمساز کرد مەبەستم یعنی مەبەستەکانم ڕوونن مەبەستی من ئەوانە نینە کە ئیتر بەردەوام بە هەر شێوەیەک بێ دژی ئەم قۆناغن من لەگەڵ ئەم قۆناغەدامە ئەم قۆناغا بە تاقەت چارەسەری دەزانم من پێم وانییە پەکێکە بە هیچ شێوەیەک توانای شەڕکردنی لە بەرامبەر تورکیادا هەبێ و مابێ و ئەم شەڕکردن ئەگەر تواناشی هەبێ لە چەند ساڵی ڕابردوودا بینی ومانە جگە لە زیان هیچ سوودێکی نییە و بە تایبەتی هەر شەڕێک سوودێکی استراتیژی نەبێ ئەوە شەڕێکە لە خزمەتی گەرە شێوێنیدایە لە خزمەتی مردندایە لە خزمەتی پوکانەوەدایە لە خزمەتی دواکەوتویدایە ئەو شەڕی چەندین ساڵە فەڵستینیەکان دەیکەن جگە لە پوکانەوەی فەڵستین بچووکردنەوەی فەڵستین بێماناکردنی فەڵستین و تێکۆشانەکەی هیچ سوودێکی دیکەی نەبووە یعنی ئەگەر ئەو جینۆسایدەی نەتەنیاهۆ کردی نەبووایە بەڕاستی فەڵستین لەسەر زارمان نەدەهاتوو نەدەچوویتر بەڵام ئەو جینۆسایدەی کە نەتەنیاهۆ کردی ئەمە بە گشتی کەوتۆتە خزمەتی کێشەی فەڵستینە با لە بابەتەکە دوور نەکەوینەوە من ڕۆژنامەوانم کاری ڕۆژنامەنووسی ئەوە نییە سیاست بکە کاری ڕۆژنامەنووسی ئەوە نییە دیپلۆماسیەت کە ڕۆژنامەنووس زانیاری ڕاست و یانیش پرسیار دەکا هەموو شتێک پرسیار دەکا ئیتر منیش پرسیارەکانم لەو چوارچێوەیە دابوون تەماشامان کرد کۆمەڵی گەریلا لە باکوور هەن ئێستاکە ئەم پێم وایە ئەو کۆمەڵە گەریلایەنە لە قۆناغی ئاشتی دەچوونەتە ئەوێ ڕنگ بێت دەوڵەت بەخۆ بەشێکی دەوڵەت ڕێگای لە پێشکردنەوە و دوایی کۆبوونەوەیشی چاپەوانی بکەم بڵێن گەریلاکانمان دەکشێنەوە کە ئێوەش هەنگاوێکی یاسایی بنێن و ڕنگ بێ پەکەکە ئەو هەنگاوە پرۆسەیەکی ئیتر ئیستیغلال کردبێ کە شەڕ لە بادینان کەمتر بووە و یانیش نەمایە عەسکەرەکان لە شوێنی خۆیان من ڕاستە لەسەر گردەکانن بەڵام ئیتر ناسنە ناو دۆڵەکان ناسنە ناو دەشتاییەکان و بە شەو ڕنگ بێ ئەو مەجاالیان دۆزی بیتەوە لە ناو تونێلەکان بێنە دەرەوە ویانیش تونێلیان هەبێ کە بگاتە باکوور و لە باکوور گەیشت بنە هەندێک شوێن ئیتر و ئەمڕۆکە بڵێن ئێمە هەنگاوی چواماننا ئێوەش لە بەرامبەر ئەمەدا زمینە سازی ساز بکەن لە کۆمیسیۆن لە پەرلەمان بڕیار بدەن لەسەر ئەم قۆناغا ئیتر لە هەمان کاتدا من دژی ئەو دوو بۆچوونانم هەم لە ناو تورکەکاندا هەم لە ناو کوردە ناسیۆنالیستەکاندا کە بەردەوام بە شێوەیەکی تەسک بیرانە بیر دەکەنەوە ئەگەر گەریلا لە گاڕە بکشێتەوە لە زاب بکشێتەوە ئەوە مردنی خۆی ئەعلان کرد نازانم چی نەخیر گەریلا لە قەندی رێژ بکشێتەوە مردنی خۆی ئێعلان نەکردەوە وەکو وتم شەڕی چەکداری لە ڕووی استراتیژی لە ڕووی تەکتیکی هیچ بایەخێکی نەماوە لە تورکیادا هیچ بایەخێکی نەماوە ڕاستە ئەگەر هێزێک هەبێ لە شوێنێکدا لە دەرەوەی تورکیادا و کێشە نەبێ بۆ سەر قۆناغەکە و لایەنەکان ڕازی بن کە هێزێکی وا هەبێ ئەوە کێشە نیە باو هێزە بمینێ بەڵام ئایا ڕازی دەبن ئایا ئێران هەتا دوای ڕازی دەبێ پەکە لە قەندیل بێ تونێل
لێ بدە ئایا تورکیا ڕازی دەبێت ئایا ئەمریکا ڕازی دەبێت ئایا ئیسرائیل ڕازی دەبێت ئێمە ئەوانە دەبێت هەموو ڕەچاو بکەن ئایا عراق ڕازی دەبێت ئایا پارتی دموکراتی کوردستان ڕازی دەبێت یەکێتی ڕازی دەبێت هەتا دوای ئێمە ئەمانە بە تەواوەتی نازانین یانی لە بۆ هەندێ لەوانەیە ئەم لایەنانە ویانش بەشێک لەو لایەنانە ڕازی نەبن کە ڕازی نەبن ئیتر ناچارە هەر ئاستەنگێک هەر کۆسپێک لە بەرامبەر پرۆسەیەکی چارەسەریدا هەبێ ئەو کۆسپە نەمێنێ چونکە وەکو وتم ئەتۆ زەرەرێکی استراتیژی ناکەی ئەو هێزە ئێستاکە ناتوانێت شەڕ بکە لە بەرامبەر دەوڵەتی تورکیادا و هەر کاتێک چالاکێشیش بکە باجەکەی ڕۆژ ئاوا دەیدا و بزوتنەوەی سیاسی و یاسایی دەیدا لە تورکیادا بەڵام هەر کاتێک ئەمە نەبێ بەهانە لە دەستی دەوڵەتی تورکیا نامێنێتەوە هەتا دوایی لە عراق بمینێ ئۆپاراسیۆن بکە خەڵک بە کەیفی خۆی بکوژێ و لێدانیان لێ بکە و گوندەکانیان پێچۆڵ بکە و هەتا دوایی ویانش قەیوم بخاتە شوێنی سیاسیەکان ئەمە نابێ و ئەمە تەنانەت ڕژێمی ئەوتۆریتر بچووک دەکاتەوە ناچاری دیموکراسیەتی دەکات ئەمە لە ئایندەدا دەبێ بەڵام لەبەر ئەوەی کوردە ناسیۆنالیستەکان بە خۆیان لەو بارەیەوە بێ جەسارەتن لە خەباتی مەدەنیدا لە خەباتی دیموکراسیدا باوەڕیان بەخۆنیە و پێیان وایە ئەگەر دوو گەریلا لە شاخەکان بکشێنەوە ئەوە دنیا خرا دەبێ و ئەمە دەفرۆشنەوە بەڵام ئەوان بەخۆیان ئامادەن ئەو گەریلایەتێ بکەن و بەخۆیان بستنە شاخ یان بەخۆیان شەڕی سەگداری بکەن بۆ ئەوەی کوردستان سەربەخۆ بکەن ئەوەش جێگای پرسیارە ئامانز لەمە هەنگاوە بەگشتی زمینە سازیکی یاساییە بۆ ئەوەی پەکەکە لە زمینێکی یاساییدا بە پەرەدیگم و مۆدلی جیاوازدا لە ژێرناوێکی دیکەدا لە تورکیا خەباتی سڤیل بکە و لەلایەکی دیکەش کۆمەڵگای تورکیا ڕابێنرێ بۆ ئەوەی ئیتر ئەو بڤەیە کە دەوڵەت بەخۆی دروستی کردووە ئیتر کۆتایی پێبێ و لە هەمان کاتدا ئیتر دەوڵەت بتوانێت بە ئاسانتر زمینە ساز بکە بۆ ئەم هەنگاوانە لە هەمان کاتدا ئەمن پێم وایە لەو قۆناغەداییتر بمانەوە نەمانێت ئەم قۆناغا وێنش ئەم هەنگاوەی پەکەکە تەنانەت هەنگاوێکی زۆر زۆر بەجەسارەتە و ئەم هەنگاوە بەڕاستی ڕنگ بێ تەمەنی سیاسی ئەردۆغان کورتتر بکاتەوە تەمەنی سیاسی ئەردۆغان کە کورتتر بکاتەوە تەنانەت کاریگەری لە تەمەنی سیاسی دەوڵەت باخچەریش کە مەبەستم لە تەمەنی سیاسی دەوڵەت باخچەری خودی باخچەری نییە چونکە باخچەری کێشەیەکی وای نیە لە دەسەڵات بیان لە دەسەڵات نەبێ بەڵکو مەبەستم ئەوێ خیتابی خۆی بگۆڕێ سیاسەتی خۆی بگۆڕێ یعنی ئێمە لە بیرمان نەچێت لە ئەردۆغان زیاتر دەوڵەت باخچەری لەو هەنگاوەی قۆبڕس ناڕازی بوو تەنانەت داوای کودەتای دەکرد یعنی لەبەر ئەوەی مافیاکانی مەهەپە کە ئەوە خاڵێکی هەری لاوازی مەهەپەیە لە مافیایەتیدا مافیا توجارەکانی مەهەپە هەر هەمیان لە قۆبڕس پشکیان هەیە ئیتر ئەمە زۆر گرنگە لە بۆ هەندێ ئەم هەنگاوە پێم وایە کاریگەری لە ڕژێمی ئەوتۆریتەری ئەردۆغانی دەکا و ناچاری هەندێک قۆناغی دەکا ئەم قۆناغانەش لە ئایندەدا یەک بە یەک دەیان بینین پێم وایە ئیتر سوودی زۆری دەبێت بزانم هاوڕەیەک پرسیاری هەیە پرسیاری کردووە یان ناتکایە ئەگە پرسیارتان هەیە هەوڵ بدەن بە شێوەیەکی جوان بە کورمانجیبی حایمەت 1390 پرسیارێکی کردووە ئایا کوردی باکوور خۆی بەڕێوە دەبات یانی دەتوانێت پۆلیس و بەڕێوە بەری دایرەکان لەلایەن کوردەکانی باکوورەوە
دابنێت وەڵاهی ئەمەیان لەسەر هەنگاوی داهاتوو دەمێنێتەوە یعنی ئێستا کە بمانەوێ نەمانەوێ ئەم پرسیارە هەندێک پرسیارێکی زووە چۆن زووە یعنی وەکوتم ئێستاکە ئێمە لە پرۆسەیەکی چارەسەری داینە ینی چارەسەریەکە لە خەباتی چەکداریەوە بۆ خەباتی دیموکراتی بە تەنیا گۆڕانکاریەکە ئەمەیە ئەوەی ئێمە بین ئەوێ هاوڕیان لەو ماوەیەدا ئەو هاوڕانێ لەسەر فێسبوکن تکایە دەرکەون ئەوە لە فێسبوک دەرەچن چونکە کێشم بۆ دروستەکە بەردەوام شتم بۆ دەنێرێ و ناتوانم ئەوەی بکەم تکایە لە فێسبوک دەرچن وەرنە سەر یوتیوب ئیتر ئەمە هەنگاوێکە جارێ بە تەنیا پەیوەندی بۆەوە هەیە یعنی خەباتێک لە چەکداریەوە بکرێتە خەباتێکی مەدەنی و لە بەرامبەر ئەوەدا ئەو لایەنانەی کە مۆرکی تیرۆریان لەسرە مۆرکی نایەساییان لەسەریا لە چوارچێوەی یاسادا بتوانن خەباتی خۆیان بەردەوام بکەن بەڵام لە ژێرناوێکی دیکە مۆدلێکی دیکە نەک پەکەکە چونکە پەکەکە لەسەر چەند بنەمایەک دروست بووە بنەما شۆڕژگەریەکەی یعنی خراکردنی دەوڵەت و سەر لە نوێ ئاواکردنەوەی ئەوە تورکیا ئەمە قبول ناکە و لە جیهانیشدا مۆدلی وەها نەماون لە هەمان کاتدا پەکەکە کە دروست بوو دروشمەکەی کوردستانیشی سەربەخۆ بووە و دەوڵەتش ئامادەنیە لەگەڵ تۆ ئیتیفاقێک بکە کە ئەتۆ سەر لە نوێ پەکەکە ئەمزارە بینیەوە ناو دەوڵەتی تورکیا کە پارادیگمە سەرەکیەکەی سەربەخۆی کوردستان بوو ئەگەرچی لە ساڵانی ڕابردوودا گۆڕانکاری بەسەر ئەو پارادیگمەدا هاتووە بەڵام دیسانیش لە مێشکی دەوڵەتدا لە مەمۆری دەوڵەتدا ئەمە هەر بەردەوام دەکا ئیتر لە بۆ هەندێک زەحمەتە دەوڵەت لەگەڵ ئەمەشدا خۆی بگونجێنێ بەڵام دەوڵەت دەتوانێت لەگەڵ ئەمەدا خۆی بگونجێنێ لە ئایندەدا کاتێک ئەتۆ بڵێ من خەباتی چەکداریم واز لێ هێناوە من ئامانجم نییە دەوڵەتی تورکیا پارچە پارچە بکەم کوردستانێکی سەربەخۆ دروست بکەم ئێمە ئامادەین ئەو خەباتە بگۆڕین بۆ خەباتێکی دیموکراتی و خەباتێکی یاسایی کە ئێمە گوشارمان لەسەر نەبێ و لەو چوارچێوەیەدایی تر کاتێک ئەمە بوو ئەتۆ کۆمەڵی دەرگات لە بەرامبەر دەبنەوە یعنی ئێستاکە ئەو ڕێککەوتنە جیاوازە لەو ڕێککەوتنەی کە ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدی و ینی دەوڵەتی کاتی سووریا حکوومەتی کاتی سووریا لەگەڵ خۆسەری دیموکراتیک دەیکا دەبێت ئەم دوشتانە لە یەکتر جیا بکەینەوە یعنی لێرەدا ئەمن پێم وایە جارێ قسە لەسەر ئەوە نەکراوە لە ئایندەدا کوردەکان بتوان لە بەڕێوەبەرایەتی جێگا بگرن بەڵام ئیتر کە دەستور گۆڕا یەک لە مەرجەکانیش دەستور ئەو دەستور دەبێ بگۆڕێ کە دەستور گۆڕاییتر لە دەستوردا کوردەکان وەکو عنسڕێکی سەرەکی ناو دەوڵەتی تورکیا قبول کران ئەو کاتە بێگومان هیچ ئاستەنگێک نامێنێ کە لە دیار بەکردا بەڕێوەبەرێک کورد نەبێ کە ئێستاش کورد هەیە بەڵام ئایا ئەتوانی بە ناسنامەی کوردیەوە بکە تورکیا چەندین سەر و کۆماری کوردی هەبووە لە هەمویان گرنگتر عیسمەت ئینینۆ بووە بەڵام عیسمەت ئینینۆ دەیگوت عیسمەت ئەنینۆ دەیگوت هەر کەسێک نەبێتە تورک سەری پام دەکەمەوە کە بەخۆشی کورد بووە تورکوت ئۆزال کورد بووە هاکان فیدال کووردە بەڵام چ کوردێکە یعنی کوردێک بە ناسنامەی خۆی ئەو کاتە پێم وایە زەمینەی ئەوەی بۆ ساز دەبێت کە لە ناو سوپادا جێ بگرێت لە ناو دەوڵەتدا جێگا بگرێت ئێستا کە بۆ زەمینە نییە چونکە لە دەستوری تورکیادا کورد نییە لە دەستوری تورکیادا هەموو کەس تورک هەموو هاوڵاتیەک تورکە ئیتر زمانیشی تورکیا بەڵام ئەو دەستورێکە بگۆڕدرێ ئەوە نامێنێ ئیتر ئەتۆ بۆت هەیە بپرسی لە دەستوری تورکیادا عەلەویەکیش بووی نییە بەڕێوە بەرەوێ بە ناسنامەی عەلەویتی چەرکەزێکی بووی نییە ئەرمەنیەکی بووی نییە ئەرمەنی بۆی هەیە لە ناو دەسەڵاتدا بێ شێوەرمەندەکەی ئەحمەد داود ئۆغڵو کەسێکی ئەرمەنی بوو دەوڵەت باخچەلی بەخۆی کەسێکی ئەرمەنیە بەڵام بە ناسنامەی ئەرمەنی سیاست ناکە لە کاتێک دەستور گۆڕا دان بە ئەرمەنیەکان مرا دان بە کوردەکان مرا ئەم کاتە ئەم ڕێگایانە هەمویان خۆش دەبن دەبێ مرۆڤ تۆزێک سەبری هەبێ یعنی لە بۆ هەندێک هەموو شتێک بچووک بکەیەوە یا بۆیانیش هەموو شتێک گەورە بکەی نابێ ئێستا کە دوو بۆچوونانە بۆچوونێکیان
هەردوو بۆچوونیش یعنی لە ناو کوردەکاندا نزیکی یەکن بۆچوونی ئەوانەی دەرەوەی پەکەکەنە کوردە ناسیۆنالیستەکان کە هەموو شتەکان بچوک دەکەنەوە بە چاوێکی تەسک لیان تەماشا دەکەن بە هیچ شتێک ڕازینی بەڵام بە خۆیان هیچ دەکەن هیچ ناکەن هیچ پرۆژەیەکی کۆنکرێتیان هەیە نییە و لە ناو پەکەکەشدا عینی بۆچوون هەیە عینی بۆچوون هەیە بەڵام ئەمانە زیاتر دۆڕوون مەسەلەن بۆ نمونە کاتێک ئێمە باسمان لەوە کرد کە دەوڵەت و ئۆجەلان لەناو کۆبوونەوەدان و ئۆجەلان و پەکێکەش لەناو دیالۆگدان پەیوەندیان هەیە پەیوەندیان کردووە پێش دۆقەکەی دەوڵەت باخچەلی و پێش ئەوەی ئەلمۆنیتۆر ئەوە بڵاو بکاتە من باسم کرد 1001 جوێنیان پێدا و ئەوانەی جوێنیان پێدام هەر هەمیان لە ئەنگلی پەکەکە بوون بەڵام دوای ئەوەی کە پەکەکە ئەمەی کرد ئەمجارە چەپڕیان بۆ لێدا دیانگە هەنگاوێکی باشە ئێوە چۆن دەبیانی ئەوە نابێت ئێستا کەش هەمانە لە کەناڵەکانی نزیکی پەکەویانش ئەو کەسانەی لەناو پەکەدا لە ئەوروپاش گۆڕانکاریەکی وەها هەیە یعنی لە ئایندەدا ئەگەر ئەو پرۆسەیە سەر بکرێت سەرجەم تەلەڤیزیۆنەکانیان یان دەبێ دابخەن یان دەبێ تەسلیمی دەم پارتی بکەن تەلەڤیزیۆن و مێدیاکانیاندا وەکو ستێرێک تیڤ مێدیا خەبەر ئاژانسی فرات سەرخۆبوون ئەوە ڕۆژنامەی سەربەخۆن هەر بەتەواتی داخرا کۆمەڵێک ئەم دام و دەستگایان هەنا جا خەڵکەکانی حتا کادیرەکانی لەو دام و دەستگایانە کار دەکەن بۆ ئەوەی لە ئایندەدا ڕۆڵێک چەند هەبێستا کە کەناڵی یوتیوبیان داناون ئەو هەواڵانەی کە لە بۆ دام و دەستگاکان دێن لە یوتیوبەکانیاندا بڵاو دەکەنەوە و فۆلۆوەرێکی زۆریشیان هەیە بێگومان و ئەمانە پارە قازان دەکەن پارەیەکی باش قازان دەکەن بەقەت موچەیەکە موچێ کرێکارێکە لە ئەوروپا و ئەمانەش ئەم جۆرە دووڕیە تێ دەکەن ئەمەیان ڕاست نییە ئەمەیان هەڵەیە یعنی ئەتۆ لە لایەک بڵێ بژی ئاپۆ بەڵام لە لایەکی دیکە بۆچوونێکی ناسیۆنالیستانەت هەبێ بڵێ سەر بەخۆی بۆ نمونە ئللا سەر بەخۆیم دەوێت هیچی دیکەم ناوێت سەرەکە سەر بەخۆی ناوێت چونکە دەزانێت سەر بەخۆی شتێکی واقعی نییە وانە وە لە هەمان کاتدا کاتێک سەرۆکەکەت هەنگاوێک بنێ ئەمجارە چەپڵەیەکی بۆ بدێ و وەکو هەنگاوێکی باشی بفرۆشیەوە ئێمە لەوەدا هەڵەیەکە هەیە یعنی ئەمە دەبێ یەکلایی بکرێتەوە باشە هەواڵێن کورمانجی زمان گەلک کۆمنت نویساندنە و هێویدارم وە فامکرە بێ کو من چ گوتیە من بە سۆرانی پرانی ئاخفت ji بۆی ku من بە پێویست زانی لە باشوور و لە ڕۆژهەڵات ئەو پێڤژوویە ئیرۆکە ku سەبری ئۆک ئیتر سەرۆکاتیاوی کرد بدەم فامکردن لەور بەڕاستیژی فامکردن بە کورایی لەسەر vان پێڤژوێنە هەنێکی زەعیف دەبینم و هەتا حەدێکیژی ئاساییە نۆرمالە ji بۆی ku ئەم دەزانن خەباتە ku پەکێکی کریە لە باشوور و لە ڕۆژهەڵات تو بخوازی نەخوازی مەجبوری بێژێ هەنێکی دەناڤە پارادۆکساندا یعنی ژەعالیەکی تو کە پارتیەتەی پەژاک هەیە لێ مەجبورە تەکیلیەتە بە ئیرانێژی ڕاهەبە و بەردەوام بە جەبهەتی پشتێ یعنی تو نەکاری ژەعالیەکی شەڕی تورکیا بکەی شەڕی ئیران بکەی تو دیکەی ناو پارادۆکسان نەوستا لە عالیەکی تو پارتیەکی مینە تەفگەڕ چێ دەکەی لە باشووری کوردستانێ لێ تەکلیاتە بە یەکێتیێرە بە پەدەکێرە هەنە هەگەر هەنەک جار بە پەدەکێران نەخۆشیژی هەبن لێ تەکلی بەردەوامانە حیسابێ vەیەکێ دکەن لۆ ماژی تو پاوت ئەو پارتیا کوتە چێکریە گرنگی پێ نادەی گرنگی بە فکرێوی نادەی دەکەوی ناو پارادۆکسان دووڕوتێک چێ دەبێت حتا گەلک جارنا تو تێی سەر تەلەڤیزیۆنی دەبێژی بلا خەڵک دەنگی خۆ بدەی بافێل تاڵەبانی یعنی دەنگی خۆ بدەیت بافێل تاڵەبانی تشتەکە لێ پارتیەکی تا هەبێ کو بخوازێ لە کوردستانە عراقیدا لە چارچۆڤەیە مۆدیل و پارادیگمێن ئۆجەلاندا ڕێخستن بکە و گۆڕت ئارمانجەوی گۆڕتن بە و دە هەمان دەمەدا تو بێژی بلا دەنگی خۆ بدەم بافێل تاڵەبانی دەوردە پارادۆکس هەیە وەفام کرد لۆما ئیدی گاواک و پارادۆکسە بوو سیاسەتێک و استراتیژیەکی وەی وسا هەبێ
تو نەکاری هێوی بکەیت و کادروێن تەیوێ دەری ئانجی کەسێن دەردۆرێتەنە دەردۆرێتە دەگرن حتا کەسێن و پرۆپاگەندە شتڕا دیکەن ئینسانێ پڕکور و ئینسانێ پرتژی و ئینسانێ حتا دروستجی یعنی دەبکو ئینسانی دروست بێگومان تێدا هەنا ئەزوی نابێژم لێ ئینسانێ نادروستجی دکەون نافدا مەسەرەن گەلە کەس هەنا من دیتە دزی کریە ناو و دەنگێوی خراپە لە باشوور و مەجبور مایە ڕەڤایە هاتیە دەرەوە لێ 24 ساعتان تێ سەر فێسبوک بژیگەریلا و هەر کەسێکی و تشتێکی ببێژە ڕەخنەیەکی بکە ویدەکەی خائیندەکەی ئاژاد تەلێنەری لێژ بۆی چێژ بێک و خۆر بەشێری لە بناوێ بژیگەریلادا بژی ئاپۆدا ژبێک و دزی کریە حتا هەنە کەس هەنە دزی لە پەکێکردە بەوی ڕەنگی و سادەکەن یانی و پەکەکەژی مەجبور دیمینێ وانە لە جەم خۆ بەحەوینێ ژبووی چە ژبووی و کەس سێندنێ نزیکی وێ نابن ژبێک خەبات تێوی دەناوە پارادۆکسەکیدایە حتا کو ئەو پارادۆکسی چارەسەر نەبە کەسێن بە ویژدان و بە ئاخلاق نزیکی تە نابن تو نەکاری هێوی بکەیت ئەو کەس ئانگەرێک هەنێکی ساف بن ئەس گوتنەکی دنێ بەکارنێنم ساف بن ئامژی گەرەك هەنێک خاڵێوانی لاواز هەبە لۆما بێنجەمتە دەوردا پرزگرێک هەیە يعني سەدەما ku وەقاس ئینسان دەدەمێن بهورتیدا ji pekekê qut bûn yani xelkê parçeyndinê ji pekê qut bûn ew bû yani ji ber ku stratîjiyê te nebû rêxistinê te nebû û paradoks hebûn dexebatê we de gava ku tu partiyekî çêdikî li parçeyekî Kurdistanê gerek ew partî stratîjiyawî hebe نەکو تەنێ تەکتیکێوی هەبە یعنی دەخوازم ببێژم نەکو تەنێ ji pedekê rabêje heger ku nizîkî min nebî ez ê partiyekî çê bikim ew partî dê dengê xwe bide bafêl Talebanî yekêtiye û te wisa bêşînim lê heger ew pedekê deryekî xwe vekird wê carê tu partiya xwe bifrûşî yani ev nayê qebûlkirin û ew nerast e li hemberî Îranê jî wisa yani ji bo pejeke ji aynî wisa loma denava paradoksên pir mezin ew paradoks berastî jî şerê çekdarî feres kiriye heger ku şerê çekdarî nemîne ku wek min got ew şerê çekdarî li dewarê stratîjî de nekare hedefekî bipêkîne nekare armancekî bipêkîne yani şerê çekdarî li hemberî Tirkiye nabe hêz hebe cuda ye hêzê te hebe li ciyekî ew hêz kom bibe bi şertekî zererê nedê vê pêvajiyê ez pê rame na hêzekî pekekê li Qendîl hebe zêde be ku zererê nedê pêvajiyê dibe lê divê ew hêz yeneke qebûl bike pedeke qebûl bike Tirkiye qebûl bike Amerîka qebûl bike Îran qebûl bike İsraîl qebûl bike bêyî rengî dibe gelo vane hemî qebûl dikin ez divê baweriyê de nînim di demê pêş de hemî qebûl bikin dibe ku hinek alî qebûl bikin lê hinek alî wek me tirsît bînin wek tehdîd bibînin li ser xwe loma divir de pirzgirêk hene ew pirzgirêk gerek bêyî rengî yani çareser bibe lê wek min got heger ku ev nebi pirzgirêk hêzek hebe wek yedek baş ev rojhilata navîn em nizanin kengî cînosayîd çê dibe kengî çi çê dibe em nizanin yani li rojhilata navîn de lê şerê çekdarî wek stratîjî li Tirkiyede bandora xwe nemayê tu hezer tunêl jî çê bikî yani em dizanin ew tunelê çêkirine ku li Zapê û li Avaşîn û li Heftanînê û li Metînan û li Garê bi milyonan dolar têda çûne loma jî êdî qazancekî wan nebûye yani lê demê pêş de çi dibe berastî jî em nizanin ez dawî tînim li vê bernameyê kesên ku heta niha beşdarîkirin gelek spas dikirim xwe hewl bidin kanala me YouTubeê abone bikin subscribe bikin û hêvîdarim ew pêngav dewletê naçar bike ku berastî jî hinek hengavan hinek pêngavan bine hinek guhortinan têda çê bike ez bawerim jî armancê wê ew e heta bernameyekê din silav rêz dem baş